مەشق و ڕاهێنانەکانی تیپی خولی کوردستانی یانەی هەولێرە تیپەکە ئامادەکاری دەکات بۆ نێوڕکابەرەکانی خولیانە نایابەکانی کوردستان کە تەنها 14 ڕۆژ ماوە شەمە نەفەری خولەکە بکەوێتە ڕێ. دەستەی کارگەڕی یانەی هەولێر بە کۆی دەنگ ڕاهێنەرایەتی ئەم تیپیان بەم پیاوەڕی سپیە سپارد کە عەبدوڵڵا مەحموود پێشتر لە هەمانیانە ڕاهێنەر بووە. لەگەڵ خۆشیدا ئەحمەد شوکوری ڕاهێنەری پێشووی تیپی لاوانیانەکە وەک یاریدەدەر دەست بەکار بوو. توانیمان چەند یاریزانێک لە شەباب و ناشینی هەولێر و لەو نادیەکانی تریەک دوو لاعیبمان هیناوە و 5-6 لاعیبی پاریش مایتەوە. بەڵام فترەکە زۆر کەمە، بەڵام ئێمە توانیتمان لەو فترەکەمەی تیپەچی باش دابمەزرێنی. بەڕاستی ئەمەش ئیشی دەوێت خۆی هەر وەک هەندێک کادر تەدریب هەندێک مدەریب زەحمەتە زۆر کەسێ دەستە فەریقی سەر حازر، بەڵام ئێمە لێ مدەریبانێنە دایم نەچینە سەر فەریقی حازر، فەریقی تیپەک دروست دەکەین. بەڕاستی نادیە هەولێریش داوایان لە ئێمە کردووە تیپەک دروست بکەین، چونکە لەبەرەوەی ساڵانە تاکو یەک دوو لاعیبی باش بستە خەتی عێراقی. یانەی هەولێر ئەم وەرزە تا ڕادەیەک لە وەرزەکانی تر تیپی خولی کوردستانی جیاوازتر دەبینرێت. ئەمەش بەهۆیەوەی زۆرینەی یاریزانەکان کە لە مەشقەکان دەبینرێن لاون و بەراورد بە وەرزی ڕابردوو ڕوخساری نوێ لە تیپەکە دەبینرێت. بە وتەی ڕاهێنەری یانەکەش دەستەی کارگێڕی یانەی هەولێر تەنها داوایمانەوە لە ڕێزیانە نایابەکان و پێگەیاندنی چەند یاریزانێکان بۆ تیپی خولی عێراقی لە ڕاهێنەر کردووە. ئەوان لەمن کردی وەکو ساڵانی پێشتر کە تیپەچی باشیانمە تەنیادانە بەزن، بەڵام ئەو قسە مەبڕینە ئێمە حەزمان لێ نەتیجەی بدەنەیە داریش حەزی لە نەتیجەیە مدەریبیش حەزی لە نەتیجەیە هەموو تیپەکان حەزیان هەموو نادیەکان دەرێن. ئێمە ئەو ساڵ بە شەباب مشارەکە کە دەچی ئێستاەوە بە ملیاری سەریان سەرف کردی لای ئێمە عقد نییە بەس ڕاتبە کاری دامی و فەریقە بکەن ئەگەر بەڕاستی لاعیبیان دەوێت دروست بکەن چکە یاریزانی باشتی تێدا. ڕکابەرەکانی خولیانە نایابەکانی کوردستان بڕیارە بە بەشداری چواردەیانە لە ڕۆژی 22 ئەم مانگە دەست پێ بکات. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.